سەرنجی پێشاوی قوربانیانی شوێنی کار. یەکێک لە دیاردە دڵتەزێنەکانی کۆمەڵگەی کوردستان قوربانیانی شوێنی کارە کە ئامارەکانی گەیشتونەتە ژمارەیەکی یەکجار مەترسیدار. لە سەروبەندی یەکی ئەیار بڵاوکراوی دەنگی کرێکار لە کۆنگرەیەکی ڕۆژنامەگەریدا کۆمەڵێک ئاماری قوربانیانی شوێنی کاری ڕاگەیاند. کۆی گشتی ئاماری قوربانیان لەم 16 مانگەیە کە ڕووی داوە، کۆی گشتی 79 قوربانی هەبووە لە 16 مانگی ڕابردووە کرێکاران گیانیان لەدەستداوە. ئایا ئێستایەک مانگونی و پاشێکی ئەیار ئامارەکان بەکوێ گەیشتوون؟ شاباز مەحموود بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوەی ناوبراودا دەڵێت ئامارەکان بەرز بوونەتەوە بۆ ڕێژەیەکی مەترسیدار. تەنها لە 28 چوارەوە هەتاوەکو ئێستا 18 حاڵەتی تر تۆمار کراوە کە ئاخرین ڕووداوە ئەو ڕووداوە بوو کە لە پرۆژەی درەوستی لە گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی لە کامی داڕمانی کەوتنە خوارەوەی یەکێک لە ئەو فلاتانەی کە موات سەرخا بۆ سەر ئاپارتمانە بەرزەکان لە کامدا سێ کرێکار گیانیان لەدەستدا و دانەیەکیان بە سەختی برینار بوو. پرسیارێکی سادە ئەوەیە کە هەڵکشانی بەردەوامی کرێکارانێک کە ئەبنە قوربانیانی شوێنی کار چکاردانەوەیکی لای حکوومەت، سەندیکا، خاوەنکار و کۆمپانیاکان و لایەنی تری پەیوەندیدار دروست کردووە. چ قسەیەکیان بۆ و چ بەرپرسیارەتیەکیان گرتۆتە ئەستۆ. شاباز مەحموود لە وەڵامدا دەڵێت بەداخەوە هەم لایەنی حکوومەت هەم لایەنی بەرپرس هەم خاوەنکار و کۆمپانیاکان گوێ نادەن بە مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە مەیدانەکانی کار لە ناو کۆمپانیا و کارگەکان و پرۆژەکانی کارکردنی کرێکاران. بەداخەوانێ حکوومەت شانی خۆی خاڵی کردوێتەوە لە بەرپرسیاریەت کە لە ئەستۆی ئەوە کە ویش چاودێریکردن و سەپاندنی پێویستیەکانی سەلامەتی، چاودێریکردنی ناوەندەکانی کار و کۆمپانیا و کارگەکان بۆی کە چاودێریکی وردی هەبێ بەسەری وە لیژنەی تایبەتمەند بە مەسەلەی سەیفتی و سەلامەتی بۆ کرێکاران هەبێت لەو ناوەندانەیە. بەداخۆ تاکو ئێستا حکوومەتی هەرێم لەمەیە زۆر خەم ساردانە هیچ گوێیەکی نەداوە بە پاراستنی ژیانی کرێکاران و بە ئەوەی کە بتوانێت لانی کەم چاودێریکی وردی هەبێ بەسەرم پرۆژانە و لانی کەمی مەرجەکان بسەپێنێ بەسەر کۆمپانیا و کارگەکان بۆی ژیانی کرێکاران پارێزراو بێت. پرسیاری گرنگ لە ئێستادا ئەوەیە کە چۆن بکرێت بەر بە بەردەوامی ئەم کارە ترسناکانە بگیرێت. پێویستە چی بکرێت بۆ ئەوەی بەر بە کارەساتی هاوشێوە بگیرێت لە ئایندەدا و کرێکاران چیتر نەبنە قوربانی لە شوێنی کارەکانیان. بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوەی دەنگی کرێکار دەڵێت ئەو حاڵەتانی کە ئەتوانێت ئەم ڕێژەیە کەم کاتەوە یەکەم ئەوەیە کە لایەنی دەسەڵات و بەرپرس لیژنەی زیاتری سەلامەتی سەیفتی هەبێت و زۆربەی و مەرجانی کە پێویستن بۆ مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە ناوەندەکانی کار لە شوێنی کارکردنی کرێکاران لە ناو کارگە و کۆمپانیاکان حکوومەت بیسەپێنێ بەسەر کۆمپانیاکانە کە بە ناچاری مل بدەن بە دەستەبەرکردنی هەموو پێویستیانەی خۆپارێزی بۆ کرێکاران و کرێکارانیش خۆشیان بە جۆرە لە جۆرەکان خۆیان لە مەسەلەی پێویستیەکانی سەلامەتی وشیاری پێیاکەن کە بزانن چۆن بەکارێنن و ئەو ئامرازانەی کە ئامرازی کارکردنن وەک بەرزکەرەوەکان وەکو ئەو مەکاینانەی بۆ گواستنەوەی موادەکان بەکارێنن معلوماتیان هەبێەوە هەموو کۆمپانیاکان ملزەم کرێن بەوەی کە تیمی تایبەتی سەیفتی لە ناو پرۆژەکانیانە هەبێ کە ڕۆژانە وانەی پراکتیکی بە کرێکاران بڵێنەوە لەسەر مەسەلەکانی خۆپارێزی، لەسەر مەسەلەکانی کەرەستەکانی بەکارێنانی کارکردن، لەسەر مەکاینەکان، لەسەر شێوازە سەلامەتەکانی بەکارێنانی و هاوکات لەگەڵ ئەمەشدا ڕێکخراوەکانی داکۆکی کار لە کرێکاران و هەڵسوڕانێکی کرێکاری کە لە مەجای مەسەلەی سەلامەتی کرێکاراندا خەباتەکەن لەو مەیدانە ئەتوانن دەور و ڕۆڵی کاریگەریانە بێ لە ڕێگای کۆبوونەوە لەگەڵ کرێکاران، کۆڕ و سیمینارەکانیان، بڵاوکراوەکانیان لەو مەجالشدا ئەمەوەک بڵاوکراوی دەنگی کرێکار کۆمەڵێک ڕێنمایی هەم لە بڵاوکراوەکەمان هەم لە پەیجەکەمان و لە ئایندەیەکی نزیکشدا هەم لە سایتەکەمان تایبەت بە وشیاری مەسەلەی سەلامەتی کرێکاران و مەسەلەی سەیفتی و سەلامەتی کرێکاران و پێویستیەکانی سەلامەتی خۆپارێزی کرێکاران
و هەموو حاڵەتانەی کە گرنگە و هەموو ئەو پێویستیانەی کە گرنگە ئێمە بۆ کرێکارانی ڕوون بکەینەوانێ و بتوانین لەو مەجالە کارێکی وا بکەین کە بتوانین ئیسفادە بە کرێکاران بکەین ئەم خەتەر و مەیدانی کوشتاری کە لە نێو کرێکاراندا هەیە بە جۆرە لە جۆرەکان بتوانین ئەگەر نەشتوانین من بڕیکەین بە جۆرە لە جۆرەکان کەمیکەینەوە بینینە حاڵەتێکی ئاسایی بەداخەوە کە لە مودەی 6 مانگە 38 حاڵەتی قوربانی بۆ خۆی ئەمە پیشانەیە کە حاڵەتێکی ئەجگار خەتەرە و دۆخی کار لە کوردستان ئامن نییە.